بەڵێ هەمان ئەم دۆخەی کە ئێستا لە عرادا و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران کاردانەوەکان دەرەنجامەکان ئەم پرسانە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز حکمەت شەحرور نووسەر و شرۆفەکاری سیاسی لە بەیروتەوە لەگەڵماندا لە لوبنان. بەڕێز حکمەت سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش. پێتان وایە ئەم دۆخە پەراسێنێت شەڕەکە فراوانترە بێت یان دەوەستێ؟ ئێوارەتان باش، ئێوارە لە ئێوە و لە بینرەتە باش. بەڕای ناتانیاهۆ نەیویستوە بێتە ناو ئەم دۆخەوە و نەیویستە ئەم دۆخە پەرە بسەنێت بۆ ئەم دۆخە مەترسیدارەدا. هەروەکو پێشتر ڕایگەاندبوو کە لە ماوەیەکی دیاریکراودا هێرش دەکەن، بەڵام بەم دۆخە نەبووە کە لە نێوان چەند هەفتەیەکدا هێرش دەکەنە سەر ئێران. هەر بۆیە لە دوای ئەم پەرسەندانانە من وای بۆ دەستم کە کاریگەری زۆر بەسەر ناوچەکە دەبێت، کاریگەری زۆر گەورە ڕوودەدات دوای ئەم پەرسەندانە. بەڕاستی هێرشی گەورە ئەنجام دەدرێت لەم نێوەندەدا. ئێستا دەتوانین بڵێن جەنگێک بەرپا بوو بەرەو دۆخەکە بەرەو خراپتر دەبێت و بەرەو ئاڵۆزی زیاتر دەچێت. هەروەک دەزانن زاری یەکەم ئیسرائیل دەستی بە هێرشەکە کرد و دواتر ئەوە پرسیارەکەی ئێران چۆن وەڵام دەداتەوە؟ پێتان وایە وەڵامی ئێران تون دەبێت بۆ ئیسرائیل؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئێران ناتوانێت بەم شێوەیە کە وەڵام بداتەوە کە ناوبانجی خۆی بێنێتەوە، کە بەڕاستی ئێستادا ناوبانکەی کەمێک لەکەدار بووە. ئیسرائیل هێرشێکی زۆر زۆر گەورەی بۆ سەر ئێران ئەنجامدا. ئەمەش ئێران چەندین بواری ئەتۆمی، چەندین بواری ئاسمانی، چەندین بواری ئەمنی هێرشێکراوتە سەر هەموو ئەمانە بەسەر بە ناوبانجی ئێران هەبووە. بەڕاستی زۆر کاریگەری گەورەی بەسەر ئێران هەبووە. هەموو ئەمانە چەندین بەرپرسی باڵا، چەندین بەرپرس و زانا و گەورە لە ناو سوپای پاسداران و زانای ئەتۆمی بریندار بوون و کوژران. ئەمە بەڕای من جەنگێکە، بەڕاستی تەنها هێرشێک نییە. بۆیە ئەگەر ئێران وەڵامێکی ئەو تۆ نەداتەوە کە کەرامەتی ئێران گەڕێنێتەوە، دۆخەکە زۆر خراپتر دەبێت. بەڕاستی من وای بۆ دەچم هێرشی گەورە دەدات و لە ماوەیەکی زۆر نزیکیشدا ئێران دەتوانێت وەڵام بداتەوە. وەڵامی ئێران بەهێزیش دەبێت بە هەمان ئەو ئاستە بێت کە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران. ئێران دەبێت وەڵامێکی لە زۆرەی وەڵامی ئیسرائیل بدات. ئێران توانێکی وەها سەربازی هاوشەوەی ئیسرائیل هەیە بتوانێت هێرشێکی ئەو بکات؟ بەڵێ سەرڕایەوەی کە ئیسرائیل و ئێران ناتوانین بڵێن یەکن، بەڵام من وای بۆ دەچم کە هێزەکانی ئێران دەتوانن وەڵامی ئەم هێرشانە بداتەوە کە چەندی ملیۆن کەس لەناو ئەم هێزانەدا لە ڕابردوشدا چەندین هێرشیان ئەنجامدەوە کە سەدان هەزار موشک و ئەوانە باس لەمانە دەکەین. ئێمە من وای بۆ دەستم کە بەڕێ هێزی هەیە ئێران لە ڕووی نێودەوڵەتیەوە کە چەند هێزێکی زۆر بەهێزە لەم نێوەندا. بۆیە ئێران دەتوانێت هێرش بکاتە سەر ئیسرائیل. سەرڕایەوەی وەکو باسم کرد کە ئیسرائیل هێرشێکی زۆر گەوری بۆ سەر ئێران ئەنجامدا، بەڵام دەتوانین بڵین ئێرانیش دەتوانێت وەڵام بداتەوە. بەڵام ئەبێ ئەمەش بزانێت کە ئەمریکاش لەم نێوەندەدا بوونی دەبێت و ئەمریکا بوونی گەورەی دەبێت لەم نێوەندەدا. ئێران دەبێت ئەمە ڕەچاو بکات. بەڕاستی بۆیە دەبێت بزانین داهاتوودا دۆخەکە چۆن بێت. بەڵام دەتوانین بڵێن ئێران هێرشێک دەکات لەو ئاستە دەبێت کە هێرشێکی ئیسرائیلدا دەبێت، کە منش وای دەچم کە هێرشێکی زۆر گەورە دەبێت و دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەبات و بەرەو شەڕێکی دیکەی دەڕۆن. بەڵێ لە ماوەکانی ڕابردووە کە ئیسرائیل هێرشێک کردە سەر ئێران، گروپە چەکدارەکان چ لە عێراق چ لە سووریا و لوبنان هێرشیانە کردە سەر ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا. بەڵام ئێستا نەک هێرشیان نەکردووە، بە قسەکردن و بە نووسراویشی شتێک ناڵن، بێدەنگن. تەنها حیزبوڵڵا ئەڵێت ئێمە هیچ کاردانەوەیەکمان بەرامبەر ئیسرائیل نابێت لە بەرامبەر و هێرشی کردوێتە سەر ئێران. هۆکاری ئەم بێدەنگیە چییە؟ چۆن وایە هاتە ئاراوە کە ئەو گروپە چەکدارانی چاوەڕێی ساتێ بوون بۆ ئەوەی پەلاماری ئیسرائیل و بەرژەوەندیەکانی ئەمریکا بدەن، بەڵام ئێستا بێدەنگن؟
دەمەوێت بە شەفافی وەڵامیان پرسیام دەم بەڕاستی وەکو دەزانن لە لوبنان دۆخەکە بەم زۆرە نییە کە لە ڕابردوودا هەیە ئیسرائیل ئێستا لوبنانی کۆنتترۆل کردووە و هێزی مقاومەی زۆر کەم کردوەوە بەڕاستی مقاومەی لوبنان لە ئێستادا لەو هێزەدا نییە کە بتوانێت وەڵامێکی لەم زۆرە بداتەوە و بە شێوەیەکی فەرمی ڕایگەیاندووە کە لەو ئاستەدا نینە بەڕاستی لە کۆنتترۆل کراون لە ڕێگای وڵاتەوە لە عێراقیشدا بە هەمان شێوە مقاومەی عێراقیش لەو هێزەدا نەماون کە هەژمونی ئێران بەسەریان هەیە بەڵام لەم توانایدانین کە وەڵامی هێرشی ئیسرائیل بدەنەوە بەهۆی ڕێکەوتنەکانیان یاخود هەمانچیان لەگەڵ عێراقدا بۆیە ناتوانن سەر بەخۆ هێرش بکەن لە زەوی عێراقەوە لە خاچی عێراقەوە هێرش بکەن بۆ سەر ئیسرائیل من وای بۆ ناچم کە دۆخەکە هەموار بێت بۆ هێرشکردنەکی لەم زۆرە و عێراق ناوێت خۆی بێتە ناو ئەم دۆخەوە هەستیارەوە هەروەکو دەزانین تەنها یەمەن ماوەتەوە لەم دۆخەداوە یەمەن بەردەوامە لە کارەکانی ڕان نەوەستاوە لە داهاتوودا وەڵامی دەبێت بۆ ئەم هێرشانە بەڵام تەنها بەو زۆرە نابێت کە وەڵامێکی زۆر گەورە بێت لە ئێستادا ئێران دەبێت لەسەر ئەوەیە ئێران دەبێت ئەوە بکات دووبارە بە دوارەچوون بەخۆی بکات کە چه ئاستێکدایە ئێران لە ئێستادا لە چه ئاستێکدایە چێ لەگەڵ ئێرانە چێ هەژمونی ئێران چەنددا دەبێت ئێران ئەمە بزانێت بەڕاستی ئەمەش وەکو پێشتر نەمایە ئەمە ڕاستیەکە و دەبێت بزاندرێت وەکو دەزانین لە داهاتوودا بە دوارەچوونی زیاتریش دەبین و لە کاتژمارەکانی داهاتووشدا چەند پێشاتێکی نوێ دەبینین من وای بەرەچم لە چەند کاتژمێرەکانی داهاتوودا ئێران هێرش دەکات بەڵام پێتان وانە دۆست و هاوپەیمانەکانی ئێران لەم دۆخەیە بە شێوەیەک لە شێوەکان ئێرانیان بەتەنیا جێهێشتووە نەخێر من وای بۆ ناچم چونکە دەزانن ئێرانیش ئێران ڕاستیە بەم دۆخە ئێران خۆی ئەمەی دەوێ و خۆی هەژمونەکانی خۆی دەزانێت هەژمونی ئەوانش دەزانێت کە سۆزی بۆ هاو دەبڕن ئێران دەزانێت کە باردۆخەکە چۆنە دەزانێت کە ئەوانیش ئەو توانیان نییە هێرش بکەن لەو توانێتدا نین بەڵام ئەوە دەبێت بزاندرێت ئێران لە چەند کاتژمێرەکانی داهاتوودا لە چەند هەفتەی داهاتوودا وەڵامی خۆی دەبێت بەڵێ ئیسرائیلیش ناتوانێت زیاتر هەنگاو بنێت ئێرانیش ناتوانێت زۆر زیاتر هەنگاو بنێت بۆ زیاتر پەرسەندنە بۆیە دەبێت هەردوو لە بڵێن ئیسرائیل ئەوەی ویستی کردی ئامانچەکانی خۆی پێکە ئێرانیش لە پێناو ناوبانکی خۆی وەڵامی ئیسرائیل لەداتەوە و دوای ئەمە بەرەو ئارامبوونەوەیە کە چێ دۆخەکە بەڵێ هەروەکو دەزانن هەردوو لە خواستیاری ئەوان ئیسرائیلیش ئەوە دەخوازێت ئەو ئیسرائیلیش ئەوە دەزانێت کە ئێرانیش ئەوە دەزانێت کە ئیسرائیل لەلایەن وڵاتانی دەرەوە پاڵپشتی دەکرێت و هەژمونی زیاتری هەیە بەڵام کەس نازانێت دۆخەکە لە داهاتوودا چۆن پەرە دەستێنێت چۆن هەنگاو دەنێت بۆیە ئێرانیش ئەمە دەزانێت و ناتانیۆش ئەمە دەزانێتن بەڕاستی بۆیە هەر دەبێت دۆخەکە بە زۆرێک هەنگاو بنێت کردو لە ڕاستی دۆخەکە بزانن کە دۆخەکە چۆن هەنگاو دەنێت بۆیە ئەگەر ناتانیاهۆ زیاتر دۆخەکە زیاتر پەرە بستێنێت بەڕاستی من وای پەرسم دۆخێک زیاتر خراپتر دەبێت هەردوولا دەبێت ئەو بزانن کە هەر ڕووداویش لەو زۆرە هەر دۆخێکی خراپتر دەبێتە هۆی چەندین ڕووداوی نەخوازرا لە ناوچەکەدا لەگەڵ ئەمەشدا ئێران و ئەو هەژمونەی کە هەیەی دەبێت ئەبە بزانێتن ئێران دەبێت وەڵامی ئیسرائیل بداتەوە بۆ ئەوەی ئەو قورسایی کە لە ناوچەکەدا هەیەی دووپاتی بکاتەوە بەڵێ ئەمریکا ئەڵێت ئێمە بە هیچ شێوەیەک هیچ پەیوەندیەکمان بەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران نییە دۆناڵد ترامپ ئەڵێت ئێمە تەنها پێشەوەی ئیسرائیل هێرشەکە بکە ئاگاداری کردوونێتەوە کە هێرشاکە پێتان وایە ئەمریکا بێبەریە لەم هێرشەی ئیسرائیل بۆ سەر ئێران بەڕاستی دەبێت باوەڕ بەم قسەیە ناکەین هەروەکو دەزانین ئەمریکا پاڵپشتشکارێکی زۆر گەورەی ئیسرائیل لە چەندین پاڵپشتی گەورەی ئاراستەی ئیسرائیل دەکات
بەڕاستی من پێم وایە بەبێ هەواڵگەری ئەمریکا و بەبێ سەرچی ئەمریکا بەبێ یارمەتیدانی ئەمریکا مەحاڵە شتێکی لەم زۆرە ڕوو بدات. بەڕاستی ئەمریکا پاڵپشتیکارێکی زۆر گەورەی ئیسرائیلە. ئەمە باوەڕ ناکرێت کە ئەمریکا دەستی لەم کارانەدا نەبێت. بۆیە دووبارە دەکەمەوە شێت بی دەبێ باوەڕ بەم قسە بکەیت کە ئەمریکا دەستی لەم ڕووداوە و دەستی لەم هێرشاندا نەبووە. ئەمریکا لە ڕۆژهاتی ناوەڕاستدا کۆنتترۆلی دۆخەکەی کردووە. هەروەکو دەزانن ئەم شەڕە دژی ئێرانە، ئەم شەڕە دژی ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە هەردوو لا پێکەوە لە دژی ئێران بە شەڕدێن. بەڕاستی چەندین یارمەتی ئیسرائیلی داوە لە ناوچەکەدا. ئەمریکا یارمەتی کارێکی زۆر گەورەی ئیسرائیلە. بەڵێ پێتان وایە بۆ ئیسرائیل چاوەڕێی نەکرد هەفتەی داهاتوو دیدار و کۆبنەوەکانی ئەمریکا و ئێران بە کۆتا بگات بزانێت دەرەنجام چییە لەبارەی ڕێکەوتنی ئەتۆمی ئەنجامی هێرشە بکات. بۆ ڕۆژێ دوو ڕۆژ پێشەمە هێرشەکەی کرد. من باوەڕم وایە کە ترامپ ڕێگا پێدانێکی بە ئیسرائیل داوە. ئەمە ڕێگا پێدانی پێداوە کە بەڵێ هێرش بکەن، ئازادن هێرش بکەن. ئەمریکا چاوەڕێی ئەمەی نەکرد. ناتانیاهۆ ئیسرائیل هێرشیان کردە سەر ئێران بە ڕەزامەندی ترامپ بووە. من وای بۆ دەچم ترامپ ڕەزامەندی داوە بە ئیسرائیل کە هێرشەکانی خۆی بکات. ئەمە لە بەڕاستی دیاریشە لە ناوچەکەدا دیارە، دۆخەکە دیارە. کەس باوەڕ بەمە ناکات کە ئیسرائیل لە خۆڕا هێرشی کردبێتە سەر ئێران. ئەمە بە ڕەزامەندی ئەمریکا بووە. ئیسرائیل دار و دەستەی دەتوانین بڵێن دار و دەستەی ئەمریکای و ئەمریکا ئیسرائیل بەکاردەهێنێت بۆ ناوچەکە، بۆ بەرژەوەندی خۆی لە ناوچەکە. ئیسرائیل بە شێوەیەکی زۆر باش بەکاردەهێنێت. ئەگەر ئەمریکاش نەبوو مقاومەی فەڵەستینی لە غەزە و حەماس و ئەوانە ئیسرائیلیان دەڕوخان. بەڕاستی من وای بۆ دەستم ئەمە بیر و بۆچوونی منە، بەڵام ئەمریکا پاڵپشتکارێکی زۆر گەورەی ئیسرائیل بووە. ئەمریکا وای کردووە ئیسرائیل بگاتە ئەم دۆخە ئێستا. بەڵێ بەڕێز حکمەت شەحرور نووسەر و شرۆڤەکاری سیاسی لە بەیروتی پایتەختی لوبنانەوە سپاس کە لەگەڵماندا.